آخرین قسم جانار ناوی تویا ئەرێ آخرین قسم جانار ناوی تویا ئەرێ هەر چاوەکانە ڕاوی تۆ بۆیە ئەی بێنن بێنن کەژاوە بێنن ئەی بێنن بێنن کەژاوە بێنن ئەو قسە مندا ئاڵ دڵی مەشێنن ئەو قسە مندا ئاڵ دڵی مەشێنن خۆشە هەورەمان لە سایە گوڵ خۆشە نێوباخانەوەی بوڵبوڵ خۆشە هەورەمان لە سایە گوڵ خۆشە نێوباخانەوەی بوڵبوڵ ئەو بڵە لە باخانە دیدەم لە باخانە ئەو بڵە لە باخانە دیدەم لە باخانە خوداگەی دەستان خۆش ئافرین دەستان خۆش چەپڵە ڕێزانێکی جوان وەرزشێکی باش هەڵپڕکەیەکی جوان دەستان خۆش بێت ئەوەی بینیتان و بیستان دەست خۆش ئەوەی بیستان بەرهەمێکی زۆر جوان و تایبەتی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا ماهیر ئەمینە ئێمە لە شوێنەکانی وەرزش و لە جوانی و لە شڕێکی هەمیشە گۆرانی بیانیمان دەبیست ئێستا بەو بەرهەمە نوێیە لەوێ گوێ لە گۆرانی لە بەرهەمی کوردی دەگرین و وەرزش دەکەی بێگومان بۆ تەندروستیشمان باشە هەڵپەڕکێش بۆ تەندروستی باشە ئەی زۆرەکە لە وەرزش